گفتە لەی کاتەدا تۆ گەرەکتە بڕۆی دەمان کێ بسێنی بۆ بدەیتە دەم چاوتە ئەیتی سێرەکەی دووقات چوەتە بانی ئەوانەی سەیدەلەکان فەرموو ئینشاڵڵا وا نابێت داواکانیان زیاد بکەن ئەوانەی کە پێویستە بۆ ئەم پەتایە ئەم تێچی قۆرخی بازاڕەکە قۆرخی بازاڕ ئەمە بێشتی تر بێبانی گرانیش بێ مسلمانەکان ئەوەی دوکاندارە شت گرانکەی حرامە ماڵەکەت حرام دەبێت پێغاگە هاورتە بە گران بە گوێرەی بازاڕ بیفرۆشی عیبی نییە بەڵام تو داتناوە بۆی گران بێ یان داتناوە بە گران لەیفرۆشیەوە حرامە ئەو ماڵە ئیفرۆشی حرامە نابێ بازار قۆرخکەی بۆی پێغەمبەری خوا فەرمیێ من دەخل فی شەیء من ئەسعار المسلمین هەر کەسێ سعرێ ئەو سعری کە کڕین و فرۆشتنی پێکرێ پێغەمبەری خوا بۆی بەرزی کاتەوە زیاوی فرۆشێ كان حقا على الله حق لەسەر خوا ئەمە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات کەچی أي يقذف في معظم من النار يوم القيامة تماشاك هر کسی بازار گران کا و بیت سببی بازار گرانی عمل لا اقرا يا اخوة فنامان ام جا پیغمبری خوا بئس العبد المحتكر يانا فرمي الجالب مرزوق ومحتقر ملعون او بازار گران كان ملعون لا اخوة خوا فنامان ابي وريابين يمشت كان باساني ونقرين ئەگە هەلێک شاتە هاتە ڕێگامان دەستمان بکەینەوە ها تەماشای ئەو دوو دەوڵەمەنە بکە تەماشا ئەو سی قەروێڵەی نەخۆشخانە دروستەکەن لە خلالی 15 ڕۆژە کوان ئەوانەی ئەیاموت خەڵکەرە چێ بۆ عومرە و حەج فەرموو گەز و مەیدان با خزمەتی خەڵکە نەگە ڕاستەکەن پارەکانیان بادانن وەک ئەو دوو حاجیە ئەوانە حاجین و حەجی ماڵی خوایان کردووە و فەرموو ئەوە تا تەقدیمێکن ئەوانەی وا قسەی زلەکەن لەسەر شاشەکان ئەڵێن پارە مەخەکی سەی عەرەبوو پارە مەدە عومرە و ئەمە خێرترە دەی فەرمووە گەز و مەیدان با بیکەن بۆ نایکەن کێ دەستیانی کردووە قسەی زل هەموو کەسێ توانێ بیکات و لە ڕوو جەنابتان بەڵام کردار شەرتە ئیماندارانە خۆشەویستە ئەبێ ئێمە هەمومان بە یەکۆ دەست بگرین بەڵام پاک و خاوێنی ڕجان ئیمانداران ڕجان پاک و خاوێنی لە ماڵە لە کۆڵانە لە ماڵی خۆتدا لای خێزان تا متبەخەکەی مناڵەکان دراوسێت هەمووی ئامۆژگاری پاک و خاوێنی بکە خۆی لە پیسیەوە پەیدا دەبێت مزگەوتەکان شوێنە گشتیەکان یان ئەڵێ وەڵا کاکە با کافتریا داخرێ مزگەوت داخرێ تخوا عەیب نییە تخوا حەیف نییە کافتریا بکەیت هاوڕێی مزگەوت تخوا حەیف نییە چایخانە بکەیت هاوڕێی مزگەوت ئەزانن لە هندستان لە چیوە پەیدا بووە لە هندستان لە چیوە پەیدا بووە وە لە حەیواناتۆ ناتوو لە نێرگەلەوە هاتوو لە نێرگەلەوە پەیا بووە ئەمریکەوا دایەنن 15-20 کەس قومی لێدەن گەنجەکان مزگەوت چی تایە مزگەوت کابرا دێتە ژوورەوە جوان خستێکی جوانەکات دەستنوێژێکی جوان مزگەوتەکەشێکی گوڵە ئەیتر بۆ مزگەوت داخرێ ترسی نییە تۆ لە ماڵی خوابی ترسی چیتەیە خوای گەورە ڕەحمە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە